جەماوەری ئازادی خوازی کوردستان سیویەکی جۆزەردان لە عینی حاڵدا ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەعید موعینی ناسراو بە کاکخانە یەکەم پەشمەرگەی کۆمەڵە و یەکەم گیانبەختکردووی نێوڕیزەکانی کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە ڕێز دەگرین لە یادی ئازیزی کە ژیان و خەباتی بەردەوام سەرمەشقی پێشمەرگەکانی کۆمەڵە بووە. هاوڕێ خانەی موعینی ساڵی 1352 هەتاوی لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. بە خێرایی خرایە ژێر دژوارترین ئەشکەنجەکانەوە. ناوبانگی خۆڕاگری ئەو لە سلولەکانی زیندان ترازا و بووە ورەبەخشی گەلێک لە هاوبەندەکانی. لەم دەورەیەدا هاوڕێ سەعید موعینی وەک خۆڕاگرترین زیندانی ژێر ئەشکەنجە ناسرا. ساواکیشە سەرەڕای ئەو گشتە ئەشکەنجە دژوار و وەحشیانە نەیتوانی لێوی پڕ لە ڕازی بکاتەوە و دوای 18 مانگ ناچار بوو ئازادی بکات. هاوڕێ سەعید موعینی دوای ئازادبوون لە زیندان دەستی کردەوە بە چالاکی شۆڕشگێڕانەی لەگەڵ کۆمەڵە و ساڵی 1356 هەتاوی بۆ مەئموریەتێکی تەشکیلاتی ڕەوانەی کوردستانی عێراق کرا. بەداخەوە بەر لەوەی بتوانێ مەئموریەتەکەی تەواو بکات، ڕۆژی 31 مانگی جۆزەردانی ئەو ساڵە لە تێک هەڵچوونێک لەگەڵ هێزەکانی بەعسی عێراق لە ئاوایی دەرەی نزیک لە شارۆچکەی ماوەت گیانی بەخت کرد. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ژیان و خەباتی هاوڕێ سەعید موعینی ئەم وانە بە نرخە فێربوون کە قەت هێزی چەکیان بە پێچەوانەی بەرژەوەندی جەماوەری خەڵکی زەحمەتکێش بەکار نەهێن و بەردەوام سیاسەتی داکۆکی لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان بەسەر چەکەکانیاندا زاڵ بێت. ئەوان فێر بوون کە بەردەوام لە بەرزکردنەوەی ئاستی سیاسی بوونی خۆیان وەک کرێکاران و زەحمەتکێشاندا هەوڵ بدەن و تێبکۆشن ببنە کادرێکی وشیار و چالاکی چینی کرێکار. ئەمانە کۆمەڵێک خاڵی بەرچاو بوون کە لە یەکەم نامەدا کە هاوڕێ سەعید موعینی لە کوردستانی عێراقەوە بۆ هاوڕێیانی لە کوردستانی ئێرانی نووسیوە و هاتووە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و بیرمان دێنێتەوە کە لە ژیانی هاوڕێ سەعید و باقی گیانبەختکردوانی کۆمەڵە دەرسی ڕاستگۆیی، وەفاداری و پەیوەندی تند و تۆڵ و گەرم و گوڕ لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشانمان فێر دەکات و ئەم پەیوەندیەش ڕۆژ لەگەڵ ڕۆژ پتەوتر بکەین. هاوڕێ سەعید لەسەر بنەمای وەها پشتیوانیەک بوو کە توانی 18 مانگ خۆی لەبەر ئەشکەنجەی وەحشیانە و بەردەوامی جەنایەتکارانی ساواکیشە ڕابگرێت و زار نەکاتەوە و وەک چیایەک لە مەیدانی خەبات دەست بە چەوسانەوە و ستەمگەریدا ڕابوەستێت. پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە.